علي عباس أسعدة أو ئاش حاجی سعدیە لە ساڵی 1970 باپیرم دایمەزاندێ ئێستا دوو ئاشت کە بێژگە لەو ئاشەی دانراینە بە حکمیەوە ئەو کەسانە لێرەیان ئیش کردیە ئێستا الحەمدوللا بووینە ساحب ئیشی خۆیان و استیفادەیان لێرە کردیە. عادەتەن ئیشیمە لە پاییزان زۆرە لە مانجیدەوە دەست بە ئیشەکەین یعنی ئیشمان زۆرە لە ساوار و بڕۆش و گەنمەکتا زۆرە ئەو کاتی هەتا ئەبیتە مانجی 11 تقریبا مانجی 11 بدایەتی مانجی 11 برنج بە دەرەکەویتن لە لای بادینە و لە باتاسوانە ئەو کاتی هەم برنجی ئیشەکەین هەم ئیشی گەنمەکتا و ساوار و بڕۆشەکەین یعنی هەتا مانجی دووەوانە تقریبا الحەمدوللا ئاشقەرە بارغا زۆرە ئیشن الحەمدوللا بەس لە مانجی دوو بەرەو کزیێ ڕاتن عادەتەن. قورسە هەتا دروستەکەین بەرەوە لا تا کۆرینین و پێی ناوەتە سبیانی هاتینە لە بێژینجەکەین و تەویزارەکە دیکە لێکەینەوە و بەس خۆشترە ئەمە پێی قورسە بەس هەلێکەین ئەمە پێ خۆشترە لێ بازار ئەرێ وەلاوت بە 12 سارەم بە بیرم نییە ساواری بڕست و گەنمە قوتای بازارم خواردن ئەمە هە بە خۆی دروست کردینە. ئەمە لێرانە گەنمەکتا و ساوار و بڕۆش و برنج لەگەڵ ئاردی ئامادەکەین و ئۆکتینەوە یعنی خەڵک لێرانای برنجی دەینی لێ ئۆکتین گەنمی دەینی لێەکەینە ئارد زۆی دەینی لێەکەینە ئارد ساوار و بڕۆش و شتانەش دێنن لێیان ئەکوتینەوە و پور دەکەین. وەڵای خەرێک لە منطقە بادینە زۆر سەردانمان ناکاتن لە لای سیدەکان و لای چۆمان و لای دەشتی بەرازگرۆوانە لای بەرمی زەوانە ئەوان زیاتر برنجی دێن و خەرکی شەخراوەی زۆر سەردانمانەکاتن خەرکی هەولێر سەردانمانەکە الحەمدوللا یعنی لە ئیشەی مەڕازینە تا ئێستاش ساڵانە ئەیان بینینەوە وە نەبی یعنی یەک جار بێت و بڕواتەوە نا ساڵانە الحەمدوللا دێنەوە.